خاڵی تر ئەوەیە کە تعلیم پەیوەستە بە ئیمانەوە. ئەو کەسانەی کەوا ئەزانن فێرخوازی پەیوەندی نابێ بە دینەوە هەبێ زۆر بە هەڵەداچی، چونکە ئەو هەماهەنگی لە نێوانی زانست و باوەڕا هەیە. ئیسلام جارە وەکو حەقیقەتێکی بەڵگەنەویست ئەی خاتە پێشچاوی شۆنکەوتەکانی کە نابێ وا تێ بگەن کە علم و ئیمان لێک دوور. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات. فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. علم دائما أو اهتمامه هي لا إسلام كيكم آيات هاتو تخوار إقراء سورة دعاء أميش نون والقلم وما يسطرون آماجة بخندنا وبالنسينة ويخاي فرقيان سورة فاطرة فرمي إنما يخشى الله من عباده العلماء أوانيك بالراستي لأخواي فروردقارة ترسن زعنا كان أو زعنا كان كهستي في أكن أم قردونا هروا هوان تدرس نبوة أو هم ورد كاري لناو سيري إنسانا هيا أو هم ورد كاري كابراك مهندسي زراعية سبوريكي زراعي هستي في أكا لا أمر وكيا هيا يعني يجي تري آجال داري هستي في أكا لا آجالك أيوينيه یا مامۆستایەکی زیندەوەرزانی و شارەزا هەستێکە چ گۆڕانکاریەکەی ئەمە ئەم زانایە هەستی پێک ئەنجا ئەمانە هەستێکن و زووتر ڕێبازەکە ئەدۆزنەوە چونکە دائیمە ئەو کەسەی کە زانا و زووتر ڕێبازی خوای ئەدۆزێتەوە. بۆی خوای پەروەردگار لە حەقیقەتێکی بەڵگەنەویستە ئەفەرمێ ويرى الذين أوتوا العلم الذي أنزل إليك من ربك هو الحق ويهدي إلى صراط العزيز الحميد. أو كسانيك علمك يان بيدراوا يان علمان بوا بيدراوا كهاتو تخوارو بوتو شار زعبون وشايان كراوتو لسر أو علما أو أنا أذاننك أو يبوتو هاتو حقو رين ما يجك أبو الربازي خوايتر وبيار والربازي كرات هو أولا إسلام أبويا يكلم خال أويك إنسان هاتي بيبكار زانستو إيمان تيك نا إيمان بدي زانستو نەزانستیش بەبێ ئیمانێ بەڵام زانستێک بێ گەیشت بێتە کۆتاییەکەی بوو بێ بە بەڵگە نەویست ئەویش نەک هەر گومان و تەخمین بێ چونکە ئیسلام بینا لەسەر گومان دروست ناکە تۆ شتێک یەقینت دەبێنێ ئیسلام باخی پێ نادات بۆیە خوای گەورە فەرمێ ئین یەتەبیعون ئیلا الظەن وما تهوى الأنفس ولقد جاءهم من ربهم الهدى. لعالمي أفكارا خواهي فرقارا فرمنا أوانا اعتماديا لسر قمان وحزو أعرزوا سبق الأفكار خوانا خلنو يتن ببرنامج بلان بو إيما فرمنا ولقد جاءهم من ربهم الهدى بو مسلمانان لخواهي فرقارا هدايتك هاتو بس أوانا شان هدايتك بواني شاتو بس أوان وريان نقرتو وما يتبع أكثرهم إلا ظنا إن الظن لا يغني من الحق شيئا. زوريني أوان هر شويني قمان كوتو شتاكي تخمينة تقدير كردنا أجينا أوان نارن بشون قمانا برن كقمان كردني شيتني هيتش لحق زياد ناكر لبرو بايخداني إسلام بويك أو عقلا أو هزري إنسان جيليا وآراسبك بقدر أوان بيكا استيعابي جهاننا ديارك لعالمي دياري شابه من شوى هزري خاتئيش أزموني ملتان ورقليا سپۆری و شارەزایی زاناکان هێنێتە پێشەوە سەر هەڵیان سەنگێنێ چونکە ئەزانەتی خوای پەروەردگار ئەفەرمێ سەنوریهم ئایاتینا فی الآفاق وفي أنفسهم ئێمە نیشانە و بەڵگەکانی خۆمان لە ئاسۆ و لە دەرونیانە پیشانە دەین حتى يتبين لهم أنه الحق تا بۆیان ڕوونە بێتەوە کە خوای پەروەردگار حەقە بەرنامەکەی حەقە ئەوەی ناردێتی خوارە و حەقە بەس چۆن ئەمە ڕوونە بێتەوە وەختە کە ئێمە بگەڕین بە شوێن ئاياتی ئافاق و ئەنفوس
لآيات آفاق إنسان فێرە بەوەی لە ڕێی فیزیکی و کیمیاییەوە فێر بێ پێکهاتەی ئەم گردونە پێکهاتەکانی گردون بۆ خۆی چییە و لە عالەمی ئەنفوسیشە فێرە بێت لە پزیشکیە لە دەروونناسیە لە کۆمەڵناسیە لەمانەوە فێرە بێت جیهانی ئینسان چەند ئەڵەباڵغە چەند ئالۆزە ئاراستەکردنیشی چەند معقەدە چەند کارکێکی قورسە بەڵام ئاسانە بە دینەکە کە ئاراستەیەکەی تتەوجیه کە وەختێ مەوزوعەکان دێنە سەر شتێکی دنیایی پەیوەستە بە ئەزمموی خەڵک پەیوەستە بە هەڵسوکەوتەکان و هەڵەکردنەکانمان کە چۆن ڕاستیانەکەین و شتیان لێوە فێرە بین و کورد دەڵێ هەر عەقڵە لە خەسارێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەنتم ئەعلەمو بئوموری دونیاکم ئێوە بۆ خۆتان بۆ ئیش و کاری دنیاییتان خۆتان زاناترن لە من کەوابوو خۆتانەوە عیلمەی کە هەتانە ئەوە لە چاندنایەوە لە پیشەسازیایەوە لە بازرگانیایەوە لە کەسابەتایەوە لە داهێنانایە ئەوە لە کەشفکردنی شتی ترایە ئێوە خۆتان ئەعلەمو بئوموری دونیاکم